سڵاو بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان، هەروە خۆشتان ئاگادارن لەم بەرنامەیەدا هەر جارە و لاپەڕەیەک لە زیاتر لە نیو سەدە خەبات و تێکۆشانی پڕ لە هەڵسوکەوتی کۆمەڵە هەڵدەدەینەوە و دەرس و ئەزمونەکانی دەخەینە بەرباس و لێکۆڵینەوە. مێژووی خەمڵین و خەباتی ماندووی نەناسانەی کۆمەڵە مێژووی خەبات و بەرەنگاربوونەوەی لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی لە کوردستان. لەو کاتەوەش کە کۆماری ئیسلامی هاتوۆتە سەرکار، کۆمەڵە لە جەرگەی خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پەروەردە بووە و بە بەردەوام بەهێزی لە بنەهاتووی ئەوان پژەسوور بووە. ئەو ڕێکخراوەی لە بارودۆخێکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی تێکۆشانی خۆی ئاشکرا کرد کە شۆڕشی کۆمەڵان خوازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودا، کۆمەلگای ئێرانی هێنابووە بەردەم خاڵی وەرچەرخانێکی چارەنووساس. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و فرسەتی ئەویان پەیدا کرد بوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن و لەلایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمێکی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان بە سەرسەریاندا دەسوڕاوە و خۆی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکاندنی شۆڕشی ئێرانی واستۆ گرت بوو، بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی نفوزی بیر و بۆچوون و ڕێبازی چەپ و ڕادیکاڵ و سکۆلار، هەبوونی ئەحزابی سیاسی، هەلو مەرج و هاوسەنگیەکی جیاوازی خوڵقان بوو. کرێکارانی چەوساوەی خوازیاری ژیانی باشتر، زەحمەتکێشانی ڕزگاربوو لە کۆتوبەندی پاشماوەکانی درەبەگایەتی، ژنانی تینووی مافی یەکسان، جەماوەری خوازیاری نەمانی ستەم و هەڵاواردن، هەمووی ئەوانە لە بزوتنەوەیەکی مەقاومەتی کۆمەڵایەتی بەریندا خۆیان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو کە ئامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بەسەر کوردستانیش دەست پێ کرد بوو، کۆب بوونەوە. کۆمەڵە لەوەها دەورەیەکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی گەشەی کردو بوو بە چرای ڕووناکی بەخشی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان. ئاسۆی ڕزگاری بەخشی سۆسیالیستیە بەرەوڕووی حرەکەتی شۆڕشگێڕانەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان کردەوە. ئێمە لەم بەرنامانەدا ئاوڕدانەوەمان دەبێت بەم ڕابردووە و هەوڵ دەدەین هەموو لایەنەکانی بە مەبەستی دەرس وەرگرتن بدەینە بەرباس و لێکۆڵینەوە. بۆ بەرنامەی ئەم هەفتەیەی مێژووی کۆمەڵە باسێکمان دەبێت لەسەر دەور و نەقشی ژنان لە کوردستان و شۆڕای ژنان کە بەر لە ڕاپەڕینی 57 بووە بە میوانداری زۆر بەڕێز هاوڕێ فەراسەت ساڵحی. هیوادارم ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە ببورن. هیواداریم کە ئێوەش فرسەتتان بێت تا بە کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتتان و دەچینە لای میوانی بەڕێزمان. بەڵێ بینەرانی عزیز، پێکەوە دەچینە لای میوانی بەڕێز هاوڕێ فەراسەت ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ فەراسەت، ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونیشت لەم بەرنامەیەدا. زۆر سپاسانەکەم. منیش سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ ئەوەی کە داوەتان لە من کرد بۆ ئەم بەرنامەیە. سپاستانەکەم. سپاس، زۆر سپاس. هاوڕێ فەراسەت، سەرەتا با لێرەوە دەست پێ بکەین، ئەگەر دەکرێت زیاتر لەسەر ئەم شوڕای ژنان کە لە شارەکانی سنە و مەریوان و سەقز پێکات بوو زیاتر باسمان بۆ بکەی لەسەر شوڕایی و دواتر پێشمان بڵێ شوڕای ژنانی شارەکانی سەقز و مەریوان و سنە
لە چ بارودۆخێکی مێژووی سیاسیدا پێکات بوو؟ بەڵێ زۆر سپاسدانەکەم. ئەوەی کە باس بکەین کە ئێمە ئەگەر لە پێشە بۆ سەرەتایەک هەروە ئشارەیەکی بچووک بکەم بەوەی کە واقعاً لە ڕاپەڕینی خەڵکی ئێراندا لە ساڵی 56 و 57 واقعاً بەشداری ژنان بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراو لە ناو ئێعترازەکانە بە ملیۆن کە ژنان لە شارەکانی ئێرانە و هەروەها دواتریش لە کوردستاناتە دەستی پێکرد و ژنانێکی زۆر بەشدار بوون و بەخەم و لە ناو ئەم ڕاپەڕینەیە بەشداریان کرد. ئەوەی کە شۆرای شاری ژنان لە نەتیجەی لە دوا ڕۆژی ئەو ئێعترازاتەی و بەشداری ئەو ژنانەدا ژنان سەرەتا لە شکۆڕ و کۆمەڵەکانە لە هەروواکە لە شارەکانی تریشە لە کوردستانە کە لە مزگەوت و لە شوێن و جەلەساتیان ئەگرت و کۆ ئەبوونەوە و ئێعترازات و ئازادی زیندانیانی سیاسی ئیتر ژنانێکی زۆر ڕووی کردە ئەم شۆڕشەوە بەشداری ئەم شۆڕشە بوون و لە هەموو مەسایلی مبارزاتی ئەو وەختەدا شۆڕشی وەختە بەشدار بوون لە ژنانی لە محەسڵین و کارمەندان و پەرستاران و ژنانی خانەدار و بەگشتی ژنان کە دواتریش ژنانی تا ڕادێ ژنانی کرێکار و زەحمەتکێشیش هاتە ناوی. یعنی بەشداری ژنان زۆر بەرچاو بوو لە ئەم نەدەتوانی کە تۆ بەرچاوی نەگەێنی واقعاً بە وجودی ئەوانە و ئەو ئێعترازاتانە ئەچووە پێشەوە بەبێ ئەوان ناکرا زۆر بەرچاو بوو. ئەوە بوو کە لە دوای وەزعیەتی کە بێژین لە شارەکانی ئێرانە کە پێش هاتوو سەرەتا لە دوای فاجعەی ستینمارەکسی ئابەدانە کە ژمارەیەکی زۆر 600 نەفەرێک کوژران و دوای ئەوە بە دوای ئەودا ئیتر ئێعترازاتی خیابانی دەستی پێکرد و دوای ئەوە بە چەند مانگێکی پێچ و ماوەیەکی پێچ و کوردستاناتیش ئەمجار دەستی پێکرد و بە هەموو شێوەیەک ئیتر ژنان هەرچەند لە شارێکی سنەتی من کە خۆم لە شاری سەقزۆ بووم سەقز شارێکی سنەتی و چکۆلە بوو و هاتوچووی ژنان بۆ دەرۆ زۆر ئەوە وەکو شارەکانی تر ئازاد نەبوو بەڵام ئەو وەزعیەتە ئەو شەرایەتە ئینقلابیەکە هاتووە پێشۆ یعنی واقعاً تەواوی ژنان بە جوان و میانساڵ و گەورە و جوان و هەمووی بەشداریان تێکرد و ئەهاتن بۆ جەلەسات لە مزگەوتەکانە لە مزگەوتی جامعە ئەو دەم کۆ ئەبوونەوە ئەهاتن بۆ ئەوەی کە بەر زیندانەکان بۆ ئازادی زیندانیانی سیاسی دوای ئەوە شعارهایەک ئەهاتە ناو تەزاهوراتەکە و جوان بەڕێوە ئەچوو لەلایەن ژنانەوە شعارهایەکی ڕادیکاڵ یعنی واقعاً ئەو وەختە ئەتوانم بڵێم کە من لە بیرمە ئەو دەم واقعاً سەفی تەزاهوراتەکان فەرقی بوو. ئێمە هەر لە شاری سەقزا مەسەلەن بوومان مەکتەبی قورئان بوو مەسەلەن کەسانێکی تر بوون کە ئینسان خەتێکی سیاسی چەپ و ڕادیکاڵیان نەبوو بەڵام ئێمە سەفەکە معلوم بوو مشخص بوو ئەم ژنانە گشتی ژنهایەکی ڕادیکاڵ و چەپ کە دوایی لە دوایترە ئێمە معلوم بوو لێمان کە ئەمانە هەرکام لە سازمانهایەکن هەواداری سازمانهایەکن یا لە ڕابطە لەگەڵ سازمانهای ترا سازمانهایی کە دواتر بە خەتی سێ ناسران وەک پەیکار و چریکا و چەندین سازمانی تر هەمووی ئەمانە وەختێکە لە دوای ڕۆیشتنیشە کە شارڕۆیی ئێمە لە شاری سەقزە هەروە ئەم ژنانە ئێمە مڕەتەب بەردەوام کۆبوونەوە و کۆڕ و کۆمەڵمان بوو لەم لاولولا و ئەوختە ئێعترازات بەڕێوە ئەچوو ئەبرا ناو خەڵک و وەختێ لە شاری سەقزە شوێنێک بوو بە ناو سازمانی ژنان کە لە زمانی پەهلەویە دقیقاً لەبیرم نیە نەڵم بە ناو ئەشرەفی پەهلەوی بووە فەرەحی پەهلەوی خلاصە لەلایەن ڕژیمی پەهلەویەوە بەڕێوە ئەچوو یان بردەڕێەوە کە وەسایلی کاری ژنان خەیاتی بافەندگی وەسایل هایەکی زۆری تیا بوو کە ئەو دەم بەڕێوان بە خانمێ بەناوی تەلعەتی جعفەرزادە لەوێ مەسئولی بوو ئەو دەم زمانیشا ئێمە چوین داوامان لێکرد وتم کە بیدە بێم وەختێکە شارڕۆیی ئیتر ئەوانیش کەم شوێنەکانیان بەجێهێشت داوامان لێکرد ئەو شوێنیان پێداین ئێمە لەوێ کۆبووینەوە ئەلبەتە ناگفتە نەمان ئەشێ با بەڵام ئەوەیش کە ئێمە لە ڕابطە لەگەڵ پێکهاتنی جەمعیەتە دموکراتیکەکان ئەو دەم لە شاری سەقزی جەمعیەتی دموکراتیکی دفاع لە حقوقی زەحمەتکێشان
پێم وابێ ئاوا بووناوەکەی پێک هاتبوو ئێمە لە ڕابتە لەگەڵ ئەوان لەوێ کوڕەکان پیاوەکان زۆرتر کۆبوون ئێمەش جێگایەکمان مشخص کرد کە بۆ ئەوە ژنەکان بێن ڕاحتتر هاتوچوو بکەن و بێن لەوێ کۆبنەوە ئیتر تەواوی ڕاهنمودەکانمانە لە ڕابتە لەگەڵ جەمعیەت تا بە هاوکاری و هاویاری ئەوان بەرنامەکانمانە پێشە ئەمە ینی لە واقعدا دوایی ئێمە متەوەجێ بووین ئەمە دانانی جەمعیەتەکان ئبتکاری کۆمەڵە بوو بەڵێ من ژلان دقیقاً پرسیارەکەم لێرەدای هەوڕە فراست ئەگەر دەکرێت پێشمان بڵێ چ کەسانێک ئەم شوڕایان پێکێناوە ئامانج لەم شوڕایە چی بوو بەڵێ وا بوو ئێمە وەختێکە جەمعێ لە ژنەکان ئێمە جەمعێ بووین بە دەوریە کۆکە هەمیشە ئێمە جەلەساتی متالعاتیمان بوو بە یەک کۆ بووین و لە ماڵان و لە ماڵی یەکتر و لەم لاولەولا جەلەسە حتا دەستمان کردو بە متالعەی کتێبهای مارکسیستی و حتا ڕفیقێکمان ئێمە یەکێ لە کوڕەکان لە جەمعیەت و ئەهات بۆ ئەوەکە ئێمە چۆن تازە کار بووین لەگەڵ ئێمە کاری ئەکرد و شتەکانی بۆ تەحلیل ئەکردین و قسەی لێکرمانە چەند نەفرێک بووین ئێمە مشخصەن وەختێک کە چوینە ناو ئەو شوێنە بەناو هینی ئێمە شورای ژنان نەبوو ناوی کۆڕی ئافرەتانی تێکۆشەر بوو لە شاری سەقس کۆڕی ئافرەتانی ژنانی شاری سەقس کە لەوێ بووین مەجموع عمومیەکمان پێکهێنا هەر لەناو ئەو جەمعەیە کە حدودی تقریباً 15 نەفرێ 20 نەفرێ ئەبووین لەوێ کمیتەیەکمان هەڵبژارد بە کمیتەی ڕەهبەری کە ئەو کمیتەی ڕەهبەریە یادی بەخێر فریشتەی فایقی گیان بەخت کردو و لێکێ لە چریکەکان بوو و هەروەها ڕفێقێکمان بە ناوی لەتیفە و من ئێمە 3 نەفەر بووینە ڕەهبەری ئەو ئەنجومەنە وەک ئەنجومانێک وەک کمیتەیەک وەک هەرو کۆڕی ئافرەتانە ئێمە وەکو هەستەی ئەسڵی وەکو هەستەی لەسەر و بەرنامە ڕێزیمانە کرد و بەرنامەکانماندا ئەنا کە کارەکانمان ئەوە بوو دقیقاً هەر ئەو بۆ چوونە کە کۆمەڵە خۆی لە تقریباً ئەو 9 ساڵە کارێ نەهێنیە کە گرتبوویە بەر ئەچوونا و کرێکاران و زەحمەتکێشان کاری ئەکرد و بۆ ئاگاهگەری و بۆ ئەوەی کە بچێتە ناو کار و ژیانی زەحمەتکێشان و پێیان نزیکۆ بێت تا بتوانێ تەئسیر بکاتە سەریان ئێمەش هەر بەو شێوە ئەو ڕاهنمودەی کۆمەڵەمان ئەبردە پێشەوە بەڵام ئەو دەم نەمانەزانی کۆمەڵەیە ئێمە لە تەریقی ڕفیقهایەکە کە لە جەمعیەتا بوون ئێمە ئەو ڕاهنمودانمان وەرەگرت و مرتب بەردەوام جەلەساتمان بوو ئەچوینە پێشەوە ئەو وەختە لە وەختا ئێمە مەناتقی بوو لە شاری سەقزە حماڵاوە مەنبعی ئاو تەپی ماڵان مەناتقێکی حاشیە نشین بوون ئەمانە کە گشتی ئینسانهای فەقیر و زەحمەتکێش و کرێکار بوون ئێمە لەو مەناتقانە بە بەرنامە ئەچوینە پێشەوە کلاسی سەوادامۆزی کلاسی خەیاتی ئەو وەختە تەقسیم کارمان بوو هەر بەرنامەی هەفتەگیمان بوو کە هەر ڕۆژێ مەسەلەن چ کەسانێ بچن بۆ کام منتەقە و چی بکەن بەرنامەکەیان چی بێت تەواوی ئەم کارانە ئێمە ئەمان برد بڕێ و هاتین و دووبارە جەلەسەمان ئەگرتۆ لەسەری قسەمان ئەکرد و ئەرزیابیمانە کرد و کارەکانمان بەڕەسیە کرد کە ئشکاڵەکانمان چی بووە چۆن چیمان کردە و چۆنمان نەکردە ئەمە بەم شێوە ئەچووە پێشەوە ئەو وەختە اتفاقاً هەر لە وەختە شتێکە پێویستە بێژم ئێمە لە یەکێ لە مەحەلاتی شاری سەقز کارگایەکی قاڵیبافی لەوێ بوو کە ئەدێ ژن و کچی زەحمەتکێش و زۆر حتا مناڵکار کچانی مناڵکار لەوێ کاریانە کرد ئێمە هەوڵماندا کە سایکەین نفوسکەین بچینە ناو ئەم کارگای قاڵیبافیەوە لەوێ و ئێمە یەک دوو ڕفیقمان هەڵبژارد کە بچێ بۆ ئەوێ بەناوی ئەوەکە وەک کارگەر کار بکە ئەم ڕفیقانە کە چوونە ئەوێ کاریانە کرد مرتب ئتلاعیەکانی نووسراوەکانی کۆمەڵە کە لە تەریقی ئێمە جەمعیەت و پێمان ئەگەی ئەمان بردە ئەوێ و قسە ئەکرا لەگەڵیانە و خلاصە وا بوو کە مەسەن حتا دوای ماوەیەک ئەمانە احتسابیان کرد بەهۆی نەبوونی ئیمکاناتی باشی کاریان بەهۆی کەمبوونی حەقدەسیان ئەمانە هاتن احتسابیان کرد و کارفەرمایش هات قەولهایەکی داپیان و بلەخەرە وەلا بەڵام بەداخۆ ئیتر شەڕی سەقز کە ڕژیم هێرشی هاورد ئەمانە نەچوە بەرەو کە نەتیجەیەکی لێ بگرن یعنی کولەن کارەکانمان بەو شێوە بوو کە لە مەحەلاتە و هەروەها ئێمە ڕفێقێکی ترمان بەناو فریشتەی خاستیاژنی دکتۆر شاکری دکتۆرێک بوو لە سەقزە بەناو دکتۆر شاکری کە ناوبانگی حتممە زۆر کەس بیستێتی ئەو خۆی کلینیکێکی کردبووە کە بەڕایگان بۆ خەڵکی فەقیر و زەحمەتکێشی حاشی شارەکان و خەڵکی دێهات و حتا لە دێهاتی دوورۆ هەڵەسان ئەهاتن بۆ لای دکتۆر شاکری چون باوەڕیان پێپەیا کرد و ئیمانیان پێپەیا بوو کارەکانی و هەروە خانمیشی کە لەگەڵ ئێمە کاری ئەکرد
ئەوێش ئیکیپێکی پزیشکی دروست کردبوو کە بچین بۆ دێهاتەکان لەگەڵ ژنانە بۆ مەناتقی فەقیرنشین معاینەیان بکات شت هایەک فێر بوو تەزریقات و معاینات و ئەمانە ئێمەش لەگەڵ یا ئەچوین و دەرمانمان ئەبرد و ئەچین بۆ ئەم مەناتقانە دەرمانمان پێدان و کارهای پزیشکی لەو حدەیە کە ئیمکان پەزیر بوو ئەگەر وەخیم بووە یا بەجۆری ئەمان بردە بیمارستان و یا ئەمان هێنا بۆ لای دکتۆر شاکری خۆی کولەن یعنی کارەکانمان ئابەم شێوە ئەچووە پێشۆ هەدفمان ئەوە بوو کە ئێمە بچینە ناو ئەم تودەی زەحمەت کێشە و کاری ئاگاهگەریان لەگەڵا بکەین و نفوسکەینە ناو ژیانیان کە خۆشبەختانە تەئسیری مثبەتیشی بوو بەڵێ فەرموو بەڵێ هاورە فراستەر ئێوە لە قسەکانتان باسیەوەتان کرد کە ڕاهنمودەکانتان بەبێ ئەوەی کە ئەو جۆری کە باست کرد دوایی زانیتان کە کۆمەڵەیە ینی لە ئەوڵەوە ئەوتانە ینی دەورونەقشی کۆمەڵە بۆ بەبێەوەی کە خۆتان بزانن پێشتر بەڵێ ئەو منزورمەوەی پێش ئەلەنی بوونی کۆمەڵەیە ئێمە تقریبان وەختێ پێش ئەلەنی بوونی کۆمەڵە کارهاکرا کە دواتر ئێمە زۆرتر ئەو کاری زۆربەی کارەکانمان ئەوە کە من هینم کرد گشتیم بەسەر یەکۆ باس کرد زۆربەی کارەکانمان دواتر دوای ئەلەنی بوونی کۆمەڵەوە بکە ئەودەم کۆمەڵەمان ئەناسی کۆمەڵە وەختێکە هەروواکە خۆشتان ئاگادارن بە وەختێکە شارەبانی سەقز گیرە بەداخۆ هاوڕێ حەمەحسێنی کەریمی گیانی بەخت کرد بریندار بوو و دوای چەند ڕۆژی گیانی بەخت کرد یادی بەخێر و لەگەڵ ئەوە کۆمەڵی ئەلامی مەوجودیەتی کرد ئەوڵین ئتلاعیە ئەلەنی خۆیدا دەرەوە کە لەوێ ئیتر ئەو دەم لەوە بەدووە ئیتر بەناوی کۆمەڵەوە ئێمە کارمانە کرد ولی خۆب ئەچوونە ناو خەڵکی زەحمەت کێشمانە خۆ ناو کۆمەڵمان فعلەن نابرد بەو جۆرە نەبوو ناوی کۆمەڵە ببین بەڵێ باشە هاورە فراست دیارە مەجالەکەشتان کەم بووە لەو کاتە کەمەی کە مەجالتان بوو ئێوە تا چ ڕادەیەک توانیتان ئامانجەکانتان لەم شوڕایە پێکبێنن ئایا ئامانجەکان ئەوش کە دەتانویست چووە پێش بەڵێ هەروە کە باسم کرد واقعان ئێمە کلاسی سەوادآموزیمان بۆ ژنانە دانابوو کە لەگەڵ یانە قسەمانە کرد سەواد فێر بوون زۆر خۆشحاڵ بوون زۆر یعنی باوە وا بوو کە مەسەلەن ببووینە جێی باوەڕیان ئیتمینانیان پێمان بوو خۆشمانیان گەرەک بوو یعنی ئەگەر وا بۆیان ڕۆژێک کە نەچوایەتن ڕفیقەکانی ئێمە نەچوایەتن پرسیاریان نەکرد پرسیار ئەنەکرد ئەوە لە کوێن کچەکان دوایی مەسەن دواتر کچەکانی کۆمەڵە بەناو کچەکانی کۆمەڵە ناسرا بووین کە مڕەتەب ئەمانە واقعاً تەئسیری خۆی دانابوو قسەمانەکرد لەسەر مافی ژنان چییە ژنان بۆ ئەبێ مەسەلەن ئەوە تەواوی ڕۆژ لە ماڵەوە کارکەن و ئیمکاناتتان نەبێت و هیچ مافێکتان نەبێت و بەو جۆر ئەوانەی تر مڕەتەب یعنی ئێمە بە مرور ئەمە بە تەدریج شتم شتێک بوو زۆر خۆشمان کەم لەگەڵ یا ڕشتمانە کرد وانە بوو کە ئێمەش لە ئەوڵۆ واقعاً مسەلح بین بە هەمووی ئەم تێوەریانەوە لە ئەسەر متالعاتێکا کە لە پاڵی و ئەمانە کرد و جەلساتی متالعاتیمان بوو بە نەزەر من تەئسیراتی زۆر باشی بوو هەر زۆر لەو ژنانە کە هەم لە حاشیە شارەکانە هەم لە ناو شار هەم ژنانی خانەداری ناو شار محەسڵین ئەمانە دواتر هاتنە ڕیزی کۆمەڵەوە چ لە تەشکیلاتی نهێنیە و لە ڕیزی پێشمەرگایەتیە و لە هەموو شوێنەکانی تر و هەروەها دایکانێکی زۆر کە فەداکاری هایەک و کارهایەکی زۆر بە نرخیان کرد یعنی واقعاً ئەگەر حزوری ژنان وەکو پشتی جێبهەیەک نەبوایەت پێشمەرگە نەیەتوانی بەو جۆرە بارزەکەی بباتە پێش و پێشمەرگەکانی کۆمەڵە و تەشکیلاتی کۆمەڵە وەختێکە شەڕێ بوو لە شاری سەقزە ینی هەر ئەم کچانە و ئەم ژنانە بوون کە لە ژێر خۆمپارە باران و تەقە و گولە و ئەبێرە و بڕۆ بەملاو بەولایانە تەقە ئەکرا بەڵام غەزایانە بر بۆ پێشمەرگەکان مهماتیان ئەبەر ئەسڵە حەوشتیان ئەهێنا و ئەبەرێنی تەواوی کارهایی تەدارکاتی پشتی جبهە ژنان ئەیان کرد خب ئەی زانین هەر کارێک ئیمکان ینی احتیاجی بە تەدارکات هەیە احتیاجی بەوە ئیمکاناتە هەیە ئەگەر ئیمکاناتە نەبێ ئەو نیروەیش زەعیفە بێ ناتوانێت کارەکەی باتە پێشەوە بەڵێ هاورە فراست دیارە لە ئەوڵی باسەکەدا خۆشمان ئیشارێشمان پێکرد کە ئەم شوورایە لە سنەش پێکاتبوو و لە شاری مەریوانیش پەیوەندیتان چۆن بەیەکەوە دەگر ئێوە ئاگاداری کاروباری یەکتر هەبوون لەو کاتەدا بەڵێ دوای ماوەیەک تقریبان ئێمە لە ئەوڵە خۆمان کە ئەروە بەنەزەر من ئەلبەتە من ئەوەیش بێژم دواتر ئەم شۆرا کە هەر لە هەر شارێ بەناوێک بوو مەسەلەن لە مەریوانە بەناو یەکێتی ژنان بوو یەکێتی ژنانی تێکۆشەر لە سەقزا بەناو کۆڕی ئافرەتانی ژنانی تێکۆشەر لە سنا بەناوی شۆرای ژنان بوو لە مەسەلەن شاری شنۆ و نەغەدە
لەوانەی هەروە پێک هات ئەوانیش بە ناوی کۆڕی ئافرەتانی مەسەلەن شاری شنۆ کار شاری نەغەدە و ئەمانە ئیتر لە سەدحایەکی کەمتر و مەحدودترە. یعنی ئەو شارانە کە ناوەمبر ئەو شارانە لە کوردستانە هەمووی ئەنجومەن و تەشەکولی ژنانیان دروست کردبوو و ئێمەش کە ئێمە مەسەلەن دوای ینی کۆڕی ئافرەتانی سەقز دوای شۆرای شاری سنە کە ئەوان دروستیان کردبوو ئێمەش لە ئیدامەی ئەوە ینی فاصلەیەکی وا زۆریشی نەبوو ینی ئەوەڵ گەورەترین شۆرای شاری ژنانی سنە بوو دوایی سەقز بوو و دوایی ئەو شارەکانی تر وەکو مەریوان و مەریوانی شەڵبەتە هەروە و نەغەدە و باقی شنۆ شوێنەکانی تر بەڵام لە شاری مەهاباتە ئەو دەم نەبوو چون حزبی دموکرات لەوێ زۆر فعالیەتی بوو ئەمانە ژنانی حزبی دموکراتیش و هیچ تەشەکلێکی وایان نەبوو فقط لە ئاعترازاتە بەشداریانە کرد ژنانی شاری مەهاباد بە هەر حاڵ ئێمە لە هاوکاری ئێمە من خۆم ئاگادارم کە لەگەڵ هاوڕێیانی شۆرای شاری سنە و کۆڕی یەکێتی ژنانی مەریوانە ئێمە لە هاتوچووە بووین ئەچوین بۆ لای یەکتر ئەوانە هاتن بۆ سەردانی ئێمە ئەمانە لە کارەکانمان بە یەکتر ڕائگەیان یعنی واقعان تەجروبەمان وەرەگرت و تەجاروبمان بە یەکتر منتەقلە کرد ئەو هاوکاری بوو بەڵام شارەکانی تر من خەبەرم نەبوو یعنی واقعاً نەیش بوو ارتباطمان نەبوو. بەڵێ هاورە فەراست دوای ئەوەی کە ئارتەش هێرشی کردە سەر کوردستان و دەستی بەسەر کوردستاندا گرت کاروباری ئەو شۆڕایە چۆن بەڕێوە دەچوو؟ بەڵێ ئیتر وەختێکە ئێمە لە شاری سەقزا بووین ئەو دوای شەڕی 24 ڕۆژەی سنە کە ئیتر سنە گیراوە شۆرای شاری ژنانی سنە کە واقعاً سەنگی تەواویان دانابوو کاریان کردبوو ژنان بەڕاستی لەوێ حتا ئاشپزخانەی گەورەیان دروست کرد و کە غەزا بگەیەنە چون 24 ڕۆژ ئەو شارە لە محاسرا بوو ئازوو قەوشتیان ئەبر بۆ خەڵکو و خلاصە مهمات بۆ هین و زەخمیەکان بگەێنە بیمارستان و مداوایان کەن لە زۆر ماڵەکانە ئەسەند ببوو وەکو بیمارستان نەخۆشەکانیان مداوا کرد و هینێک تیمارە کرد شاری سنە بەڕاستی شۆرای شاری سنە کارێکی زۆر گەورەی کرد لە گرتنەوەی شاری سنە و ئەو شەڕی 24 ڕۆژات نەخشێکی زۆر گەورە و ئەساسی بوو لە دوای ئەوە ئێمە شاری سەقز کە هاتن ئەرتەژ هێرشی هاورد بۆ شاری سەقز ئێمەش هەر ئەو ژنانە کە ئیتر بلەخەرە زۆر بە یەک نزیک بووین و کار ماوەیە بوو بە یەک و کارمان کرد بوو ئەمانە ئیتر لە هاتوچووە و بۆ سەنگەرەکان هەروە کەوتم ئازوقە و مهمات و غەزا و لیباس و چەک و ئەمانە کومەک ماڵی کۆکردنەوە و زۆر توولی نەکێشا سەقز دوایە ئیتر ئاوارە بووین چوینە شاری بۆکان ئیتر سەقزمان بەجێ هێشت و چوین بۆ شاری بۆکان ئەدێک لە ناو کۆمەڵا ئێمە یەکمان گرت و هەمیسان ئەدێ لە ڕفێقەکان ئەدێک ژمارەیەکی زۆر لەو کچانە دانران بۆ تەشکیلاتی مەخفی لە شارەکانی سنە و سەقز و ئەوان ئەو شارانی کە گیرا بوونەوە بەدەست ڕژیم گیرا بووە ژمارەیەکی زۆر لەو کچ و ژنانە کە هەر لەو کۆڕی ئافرەتانە کاریانە کرد و هەڵسوڕاوبوون چوونە تەشکیلاتە مەخفیەکانەوە لەوێ ئەرک و فعالیەتی تەشکیلاتی مەخفیان بەڕێوە ئەبرد و ژمارەیەکی زۆریشیان هاتنە ڕێزی پێشمەرگە و ئەوختە لە بۆکانە مقڕی عەلەنی بوو مەقڕ بوو ئەو وەختە هاتوچوی مەقڕ ئەکرا و کاروباری کۆمەڵە و ئیتر دقیقاً ئەو دەمیتر بەناو ئێمە هەواداری کۆمەڵە کارمانە کرد. بەڵێ هاورە فەراست وەکو دوایین پرسیار خۆشتان ئاگاداری وەزعیەتی بارودۆخی ئێستای ئێران هەن پێتان وایە لەم بارودۆخەدا پێکهێنانی شۆڕای ژنان چەندە پێویست بێت؟ بەڵێ یەکشت من لێرە شارێکی پێ بکەم وەختێکە ئێمە کە وتم هەروە کچەکان چوون بۆ شارەکان بۆ تەشکیلاتی مەخفی ئێمە من خۆشم یەکی چوون بۆ شاری مەهاباد من بەپێی تەقسیمات و وەزیفەیە کە تەشکیلاتی کۆمەڵە بۆ میدامەزران چوون بۆ شاری مەهاباد ئەوەی کە ئێمە لەوێ یعنی واقعاً لەوێش کە ئێمە شاهدی ئەوە بووین کە خەڵکو و بە تایبەت ژنان چەندێک پشتگیری پێشمەرگەی کۆمەڵە هەوادارانی کۆمەڵە تەشکیلاتی کۆمەڵە و یارمەتی و کۆمەکیانە کرد پێشمەرگە کە هاتو زەربەی ئەدا لە شار
ئەم سەرڕای ئەوە کە ئەم خەڵکە ئەم ژنانە ئەیانزانی سبحینێ پاسدار و جاش دێتە بەر دەرگا و سوال پێچیانەکە و مەوردی مؤاخزەیان قرارە ئەدا بەڵام سەرڕای ئەوە لە کەمین دەرکردنە لە نان و غەزادان بە پێشمەرگەکانە لە کارهای پەیکیە مەسەلەن شت بێن و شت ببەن نامبێت هەواوی ئەمانەیەنی واقعەن نەخشێکی گەورەیان بوو یعنی ئەمانە شاید لەم وەختەکەمان نەکرێ بنیام گشتی باس بکە وەلێ واقعەن ئەمە زۆر تاریخێکی جوانە و کە واقعەن ژنان نەخشێکی یەکجار زۆر گەورەیان بوو ئەو وەختە لە ڕابطە لەگەڵ ئەو سوالەی ئاخرتانە کە باس ئەوەکەی هەروە کە باسم کرد شۆرا و ئەو کۆڕی ئافرەتان وشە لە شرایەتێکی کامەڵەن سیاسی و اعترازی خەڵکدا کە واقعان خەڵک هەڵسابوون ئینقلابیان کرد و ڕاپەڕینیان کردبوو ڕاپەڕین بکەن لە وەختەدا مەسەن ئەو شۆرانە پێک هاتوو ئەوانە بەبێ زمینەی قبلی یعنی هیچ زمینەیەک نەبوو ئەو وەختە یعنی هەر شتەکە خود بە خودی و خودجوش و مەسەلەن خەڵکەکە زۆر جار بە ئیبتکاری خۆیان حتمما خۆ ئەویشە بالاخره کارێکی ئشکاڵاتی خۆی ئەبێ کارێک هەروە خود بە خودی و خودجوش بکرێت بەڵام ئەگە ئەوەی کە تۆ ئێژی لە ئایندا کە ئایا چەنێ ئەوە کە بتوانێت شۆرا وجوم بە نەزەر من ئەوە کارێکە کە واقعەن لە دەستوری کاری کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانە کە واقعەن خەڵک لە ڕێگای شۆراکان و حاکمیەتی خۆیان ببەنەڕێەوە یعنی ئەوە کارێکە کە ئێمە هەر ڕۆژ لە دەستوری کاری فعالینی ئێمایە کە کار بکەن مەسەن لە ناو ژنانە ئەتوانن مەسەن هەر ئەو ژنانە کە فعالینی بواری ژنانن ئەتوانن لە مەحەلاتە ژنان کۆ بکەنەوە بەخاتر ئەوە کە پێویست ناکات تۆ مەسەن کارەکە وا لێ بکەیت کە ئەو ژنانە بکەونە مەعرەزی خەتەرەوە بترسن نێن ئێعتراز بکەن هەر بەخاترەوە مەسەن کەمبودی ئاو نەبوونی ئیمکانات لە مەحەلات چوزانم نەبوونی مەدرسە بۆ مناڵەکانیان وەیا مەسەن نەبوونی بەرق و خلاصە ئیمکاناتێکە نیان ئەو منتەقە فەقیرنشانە 15-20 نەفەر ژن کۆ ئەەکەیتۆ هەر بەخاتر ئەوە کە هیچ جێی نیگەرانی و ترس نەبێ بۆ ئەوان ئەچیتە بەر مەراکزی دەوڵەتی ئێعترازەکەی جارێک دوو جار سێ جار بلەخەرە بە نەتیجە ئەگات نەتیجەیەک هەر چەند چکۆلەیش بێت ئەمە ئەبێتە نقطە ئومیدێ بۆ ئەو ژنانە کە بڵێ ئێمە ئەتوانین بەهێزی خۆمان داخوازیەکانمان بەدەستبێنین ئەوە ئەتوانێ مەسەلەن لە ئیسەوە لە هەروەینەکەەوە ئێمە ئەو کارە دەست پێ بکەین وە من پێم وایە ئەو کارە شایدیش تائیسە زۆریش کراوە مەواردی زۆرماندی لە زەرفی ئەم چلو چەند ساڵە ئێمە ئێترازاتی ژنانمان دیوە لە شارەکانی کوردستان بە تایبەت کە بە شێوەیە بە هەموو شکڵێک خۆیان نیشاندا و ئێعتراز و مبارزاتی خۆیان بەدەتێت من پێم وایە ئیمکان پەزیرە ئەوە کە هەمیسان ئەو شۆرانە دروست بێت و ئیسەنە تەنها شۆرای ژنان بەڵکو شۆرای مەحەلات بۆ کولی خەڵکەکە کولی خەڵکی فەقیر و زەحمەتکێش و کرێکار و کە داخوازیەکانیان قسە و باسەکانیان لەوێ بکەن چون خۆیان ئەتوانن کاری خۆیان ڕێبخەن و ئەختێک ئەم ژنانە یا ئەم پیاوانە وەختێکە فعالە بن لە منتەقەکەی خۆیان لە گەڕەکەخان لە ناو خۆیانە ڕەهبەرانێک دەرەکەوێت کەسانێک چێهرەهایەک ئەناسرێت کە مەسەلەن فڵانی مەسەلەن ئەوە لایەقە کە ئێمە بیکەین بە ڕەهبەری خۆمان یعنی ڕەهبەری کرێکاران و زەحمەتکێشان پێم وایە لە ناو خۆیانە ئابە و شێوە دروستە بێت و ئەمە ئەتوانێت لە ئیدامەی خۆیان ببێ بە ئەلبەتە پێویستی بە شرایەتێکی ئینقلابی هەیە ئەو شرایەتی ئینقلابیە کە بێتە پێشۆ 100% ئەم وەزعیەتە بەم جۆرە ئەڕواتە پێشۆ ئەم ئیسە کە بە ئەزمونێکی زۆرتر و خەڵک ئەچنە پێشۆ یعنی تەجروبەی 40 ساڵ زیاتریان هەیە یا مەسەن بێژین نسلی جوانیش تەجروبەی ئەقەلەن 20 ساڵی هەیە ئەوانیش ئەتوانن کە مەسەلەن ئەم کارانە بەم شێوە ببەنە پێشۆ و ئەیشتوانێت ئیمکان فقط همەتی گەرەکە کە بتوانیت نزیک بیتۆ هەر ئەو بەرامەی کۆمەڵەکە لە ئەوڵۆ لە هەنگاوی ئەوڵۆ کە دایناوە نزیک بیتۆ بەم کەسانە لە خۆیان بزانن باوەڕیان پێت بێت جێی متمانە بیت ئەوە زۆر مهمە کە هەر فعالێکی کرێکاری بتوانێت ئەو ئێعتماد بە نەفسە ئەو ئێعتماد بە نەفسەی ببێت کە بچێتە ناو کرێکاران و زەحمەتکێشان و خەڵک ئێعتمادی پێ بکەن قبوڵی بکەن بەم شێوە بە نەزەر من ئەتوانێت ئەو تەجروبەی ئەو شۆرانە تکرار بێتەوە بە شێوەیەکی زۆر باشتر و ڕێکوپێکتریش بەڵێ زۆر سپاسێکی دووبارە هاوڕێ فەراست ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا سپاس بۆ ئێوە زۆر مەمنون تشەکر ڕۆژێکی باش سپاس بەڵێ بینەرانی عەزیز بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە بەرنامەی مێژووی کۆمەڵە سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرفێت
کاتێکی خۆش بۆ هەمولایەتە.